ئێستا بۆ نمونە خەڵکمان لا بووە مناڵی حەزی لە جلی کوردی بووە، یعنی ئاڵتونی خۆی بۆ فرۆشتووە. سڵاو لێ بێوان نزیکە بینەوە لە جژنی ڕەمەزان و هەروەها نەورۆز، ئێستا هەردوو بۆنەکە تێکەڵ بوو ئەمساڵ، خواز لەسەر جلی کوردی چۆنە؟ سڵاو بەخێر بێن. ئەمساڵ بە حکمی ئەوەی جژنی نەورۆز و جژنی ڕەمەزان تێکڵاو بووە، خواز لەسەر جلی کوردی زۆرە. ساڵانی پێشووتر خەڵک جلی کوردی ئەکرد بۆ نەورۆز، دواتر بۆ جژنی ڕەمەزان و قوربانی جلی کوردی ئەکرا، بەڵام ئەمساڵ بۆنەکە هەردوو بۆنەکە تێکڵاو بووە و خواز لەسەر جلی کوردی زۆر ئەمساڵ. باشەوە تا ئەمساڵ خەڵک یەک دەست جلی کوردی ئەکات و هەردوو بۆنەکەی پێوە. بەڵێ ئەمساڵ بە حکمی قەیرانی دارایی بێموچەی و وەزعی خەڵک زۆر باش نییە، هەردوو بۆنەکە تێکڵاو بووە، هەم بۆ جژنی نەورۆز و هەم بۆ جژنی ڕەمەزانیش هەر یەک دەست جلی کوردی ئەکرێ و ئەوەیە. باشە، ئێستا لایەن ژنانەوە خواز لەسەر چ جۆرە جلێکی کوردی هەیە؟ وەڵاهی بەعام هەموو بابەتەکان جلی کوردی ئەڕوات، بەس ئەو مۆدێلە کۆنانەی کە پێشتر قەدیمین خواز لەسەری ئەوانە زۆرترە ئێستا. باشەواتە ژنانی گەنج ئێستا گەڕانەوە بۆ مۆدێلە کۆنەکان؟ بەڵێ. باشە، هۆکاری چیەمە؟ وەڵاهی بە حکمی ئەوەی پێشووتر ئەم بابەتانە مۆدێلانە مۆدێلی جوان بوون، قەدیمی بوون، ئێستا خەڵک خواستی لەسەرێتی، خەڵک ئەو بابەتانە حەزیلەتی ئەبینرێت شتە کۆنەکان دووبارە ئەبینرێتەوە، ئیتر خەڵک خواستی لەسەرێتی ئەوانەی کە گەنجن حەزە و بابەتاناکەن زیاتر. باشە، نرخی جلی کوردی چۆن ئێستا؟ گرانترین جلی کوردی هەتان بێ نرخی چەندە؟ وڵاهی جلی کوردی لە 20,000 دەست پێەکە هەزار نزیکی 200,000 ئەوەن هەموو لەو نرخانە هەیە، لەو بینە هەیە، تر هەموو بابەتێک هەیە 50,000 هەیە 70,000 تا 200,000 مان هەیە. گرانترین جل لەم دوکانەیە هەتان بێ نرخەکەی چەندە؟ 200,000. باشە، خواز لەسەری چۆنە خەڵکی بات؟ ئەو بابەتانی کە گرانن زیاتر بۆ جلەبووکە و بابەتی تەخەڕوجە، ئەوانەی کە بۆ نەورۆزە یا بۆ جژنی ڕەمەزانە یا بۆنێکی تایبەتە نرخیان زۆر نییە، بەس ئەوەی کە جلەبووکە و ئەوەی کە بابەتی تەخەڕوجە خواز لەسەری شتی گران زیاترە. باشان تازە بوو شتی گرانە. بەڵێ ئەوەی کە بابەتی بووکە و بابەتی تەخەڕوجە شتی گران زیاتر حەزە و بابەتاناکەن کە شتی تاک بێ و شتی دیار بێ. باشە، خەڵکی ئاسایی نایەت بۆ نمونە جلە گرانانە بەرێت؟ وڵا ئەبرێت بەس کەمە، ئەنی زۆر نییە و بابەتانی کەشتی گرانن کەم ئەبرێت، ڕێژەیەکی کەمە، بەڵام میتر ئەوەی کە بابەتی تەخەڕوج و جلەبووک حەزە و شتاناکەن ئەویش بە ڕێژەیەکی زۆر نییە، ینی ڕێژەکەی زۆر نییە، نسبەیەکە، یعنی کۆمەڵی خەڵکی مەحدودن ئەو بابەتانە ئەو جلا ناکڕن. بەم مۆزعی قەیرانە و موچە درەنگ دابەشەکرێ، خەڵک خواستی لەسەر جلی کوردی چۆنە؟ وڵاهی خەڵک هەنێکی بە مەجبوری، ئێستا بۆ نمونە خەڵکمان لا بووە مناڵی حەزی لە جلی کوردی بووە، یعنی ئاڵتونی خۆی بۆ فرۆشتووە تۆ جلی کردووە، ینی لەوانەیە کەسێک ژنێک خۆی ئاسایی بێت ئەگەر نەیکات، بەڵام مناڵێکی داوایە کە ڕەفیقێکی بینێ مەجبورە بیکات، بۆیە وەزعی خەڵک ئەوە نییە، وەزعی خەڵک باش نییە. واتە مشتریتان هەبووە هاتبێ ئاڵتونی فرۆش بێ بۆ جلی؟ مشتریمان هەبووە هاتووە وتێتی خاترم بگرە ئاڵتونی ماڵم فرۆشتۆ بۆ جلی مناڵەکانم، ئیتر ئێمەش هەرچی لە توانامان بێت هاوکاری خەڵکەکەین و سعرەکانمان هەتا بتوانین کەمەکەین و لەبەر خاتری مانگی ڕەمەزان و لەبەر خاتری وەزعی دارایی کە وەزعی خەڵک بای ئەوە نییە کە شتێکی گران بکڕێ یا پارێکی زۆر سەرف بکات.